الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، بینەران بیسەرانی بەڕێز، ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی چواردەیەمە لە بابەتی چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساخ. ئێمە لە ئاڵقەکانی ڕابردوودا هەموو ئەو هەنگاو و هۆکارانەی کە پێویستن بۆ ئەوەی بەرەو مسلمانەتیکی ڕاست و ساخ بچین. ڕاست واتە پڕ بە پێستی شەریعەت و بەرنامەی خوا سوبحانەوە وتەعالا، و ساغ واتە کاکەڵدار و دوور لە ژەنگ و جار و خشپ و خاڵ. ئێستا گەیشتوینە سەر ئاڵقەی چواردەم کە مەسەلەی دڵسۆزی و خەمخۆری بۆ هەموو لایەک. ئەمە ناونیشانی ئەوەیە کە لەم ئاڵقەیەماندا دەمانێت قسەی لەسەر بکەین. ئێمە سەرەتا باسی دڵسۆزی دەکەین، چەم و واتای دڵسۆزی یعنی چی؟ دڵسۆزی و خەمخۆری بۆ هەموو لایەک، و دوایش بەڵگەکانی پێویستبوونی دەخەینە ڕوو، و لە کۆتاییشدا بەرهەم و ئەنجامی دڵسۆزی و خەمخۆری بۆ هەموو لایەک دەخەینە ڕوو. بەنسبەت بڕگەی یەکەم چەم واتای دڵسۆزی و خەمخۆری بۆ هەموو لایەک، ئەگەر تەماشای سیرە و ژیانی پێغەمبەران بکەین سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ، کە خوا لە قورئاندا بۆی ژێڕاوینەوە هی هەندێکیان، و لە پێش هەموویانەوە هی پێغەمبەری خۆمان محەممەد صلی الله تعالی عليه و آله وسلم، دەبینین کە زۆر دڵسۆز بوون، بە خەم بوون، بە تەنگەوە بوون، بە پەرۆش بوون بۆ هەموو لایەک بەبێ هەڵاواردن. مەبەستمان لە دڵسۆزی و خەمخۆری بۆ هەموو لایەک ئەوەیە کە مسلمان کاتێک بە مسلمانێکی ڕاست و ساغ لە قەڵەم دەدرێ کە بە پەرۆش بێ بۆ هەموو لایەک، بە زەی و ڕەحمی هەبێ بەرامبەر بە هەموو لایەک، بە تەنگ هەموو کەسەوە بێ بە پێی توانای خۆی. با تەماشا بکەین لە سوورەتی ئەلعرافدا هەر کام لە نوح، هود، صالح، شوعیب عەلەیهیم الصەلاة وەسەلام دڵسۆزی خۆیان بۆ خەڵک و کۆمەلگاکانی خۆیان دەخەنە ڕوو. نوح دەفەرمێ أبلغكم رسالات ربي وأنصح لكم. سورة أعراف آية 62. واتە پەیامەکانی پەروەردگارمتان پێڕا دەگەیەنم و دڵسۆزیتان بۆ دەنوێنم. هود هەر لە سورەتی أعراف آية 68 دەفەرمێ وأنا لكم ناصح أمين، من بۆ ئێوە دڵسۆزێکی ئەمیندارم. صالح هل سورة أعراف آياتي 79 دەفەرمێ لقد أبلغتكم رسالة ربي ونصحت لكم ولكن لا تحبون الناصحين. بەدڵنیای من پەیامی پەروەردگارم پێڕاگەیاندن و دڵسۆزیم بۆ نواندن، بەڵام ئێوە دڵسۆزانتان خۆش ناوێن. هەروەها شوعیب عليه الصلاة والسلام هل سورة أعراف آياتي 93 دەڵێ دەفەرمێ لقد أبلغتكم رسالات ربي ونصحت لكم فكيف آسى على قوم كافرين. دەڵێ بەدڵنیایی ئەوە پەیامەکانی پەروەردگارم بە ئێوە ڕاگەیان و دڵسۆزیم بۆ نواندن، ئەنجا چۆن زۆر خەفەتبار بم بۆ کۆمەڵی بێ بڕوایە. وشەی نوصح و نەسیحەت زانایان وایان لێک داوەتەوە النەسیحەة ئیرادەة الخەیر للمەنصوح. نەسیحەت بریتە لە ویستنی خێر و چاکە بۆ کەسێک کە تۆ نەسیحەتەکەی ئاراستە دەکەی. واتە چی بۆ ئەو چاکە ئەوەت بۆی بوێ.
زۆر جار گوتومەوە لە کتێبەکانی خۆم دەباسم کردووە کە لە نێو کوردەواری خۆماندا وا دەزان و شەی نەسیحەت بە معنای ئامۆژگاریە دەڵێ نەسیحەتی فڵان کەسی کرد بەڵام لە ڕاستیدا لە بەکارهێنانی قورئان و سنەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بە معنای ئامۆژگاری نییە بەڵکو چەمکەکەی فراوانترە لە ئامۆژگاری بەشێکە لە نوسح و نەسیحەت نەسیحەت یان نوسح بریتێ لە دڵسۆزی بە تەنگەوە بوون مشور خواردن خەملێ خواردن کە جاری وایە لە ئامۆژگاریدا بەرجەستە دەبێ و جاری وهەیە لە شتێکی کردەییدا بەرجەستە دەبێ و جاری وهەیە لە نەکردنێکدا بەرجەستە دەبێ واتە کەسێک شتێک ناکە وەکو دڵسۆزی بۆ خەڵکەی کە تەماشای دەکەن بۆی ئەوانیش نەیکەن پێغەمبەری خاتەم صلى الله تعالى عليه وسلم ڕۆژێک بە هاوڵانی بەڕێزی خۆی فەرمووە الدين النصيحة قلنا لمن قال لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم ئەمە مسلم بەژمارە 55 لە صحیحەکەی خۆی داهێناوێتی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی دین بریتێ لە نەسیحەت دین دەبێت لە فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو خۆی مەبەستی بۆ لێی تێبگەین ورد بینەوە دین لێرەدا بە معنای ئیسلام نییە چکە ئیسلام وێڕای نەسیحەت و دڵسۆزی شتی دیکەشە لێرەدا دین یانی دینداری مسلمانەتی کردن بتێ مسلمانەتێکی باش بکەی دەبێت دڵسۆز بی بۆ چێ بۆ خوا سوبحانه وتعالى بۆ کتێبەکەی بۆ پێغەمبەرەکەی بۆ پێشەوایان و بەرپرسانی مسلمانان و بە مسلمانان بەگشتی کەواتە دڵسۆزی بە معنای ئامۆژگاری نییە گومانی تێدا نیە چونکە چۆن ئامۆژگاری خوا دەکرێت ئامۆژگاری قورئان و ئامۆژگاری پێغەمبەر صلی الله علیه وسلم نا یعنی نەسیحەت بە معنای دڵسۆزی بە خەمەوە بوون بە تەنگەوە بوون بە پەرۆشەوە بوون مشور لێ خواردن بەو وشانە دەگونجێت تعبیر بکرێت لە چەمک و لە نێوەڕۆکی وشەی نەسیحەت هەر لە فەرمایشتی پێغەمبەردا صلى الله عليه وسلم یاخود لە سونەت و ڕێبازەکەیدا هاتووە یەکێک لە هاوڵان دەڵێ بايعت رسول الله صلى الله عليه وسلم على إقام الصلاة وإيتاء الزكاة والنصح لكل مسلم ئەمیش بوخاری بەژمارە 57 و مسلم بەژمارە 56 لە صحیحەکانیاندا هێناویانە ئەو سەحابیە خوا لێ ڕازی بێ دەڵێ پەیمانم بە پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم کە نوێژ بەرپا بکەم و زەکات بدەم و دڵسۆزیش بم بۆ هەموو مسلمانێک دڵسۆز و بە خەم و بە پەرۆش و بە تەنگەوە بم هەر لەو سیاقەدا پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەمیش دیسان بوخاری بەژمارە 13 و مسلم بەژمارە 45 هێناویانە واتە یەکێک لە ئێوە بڕوا ناهێنێ تاکو چی بۆ خۆی بۆ برایەکەی حەزی لێ نەبێ و پێی خۆش نەبێ ئەوەی کە بۆ خۆی حەزی لێوە پێی خۆشە چی بۆ خۆتت پێ چاکە بۆ خۆتت پێ خۆشە پێت خۆشە دەستەبەری بکەی وە دەستی بێنی دەبێ هەمان شتت بۆ برای مسلمانیشت پێ خۆش بێ هەروەها بۆ خوشتی مسلمانیشت پێت خۆش بێ چونکە وەکو زۆر جار گوتومانە جارێوە کۆڕ و مەجلیسەکە کۆڕ و مەجلیسی پیاوان بووە بۆیە پێغەمبەر صلى الله عليه وسلم بە وشەی ئەخ یا ئەخیهی هێناویەتی ئەگەر ناگومانی تێدانی مسلمان دەبێ بۆ خوشک و برایانی مسلمانی چی خۆی حەزی لێ ئەوەشی بۆ ئەوان حەز لێ بێ و چی بۆ خۆی پێی ناخۆشە ئەوەشی بۆ ئەوان پێ ناخۆش بێ لێرەدا وشەی لئەخیهی هەندێک لە زانایان چەمکەکەیان فراوانتر کردووە لەوەی کە دێتە بەرنەزەر ئەویش ئەوەیە کە گوتویانە لئەخیهی ئەی لئەخیهی الئینسان بۆ برایە مرۆڤەکەی بۆ وێنە الشيخ شبير أحمد العثماني لموسوعة فتح الملهم بشرح صحيح مسلم لبرجيك لا فرد صوت بينصتن وتشوار دا ضليه ويحتمل أن يكون قوله لأخيه شاملا
للذمي أيضا بأن يحب له الإسلام مثلا دڵێ ئەگەری هەیە دەگونجێ کە وشەی لأخیه بۆ برایەکەی خاوەن کتێبانیش بگرێتەوە یاخود ئەوانەی کە هاوڵاتین لە وڵاتی موسڵماناندا با هاودینیشیان نەبن بەڵام هاوڵاتین ئەوانیش بگرێتەوە بۆ وێنە کە پێی خۆش بێ ئەوانش ئیسلام بە بەرنامەی خوان قبول بکەن بۆ وێنە یاخود هەر شتێکی دیکە بۆ ئەوان پێخۆش بێ دەیگرێتەوە چونکە مرۆڤەکان ئەگەر لە دیندا برات نەبن بەڵام لە نیشتیماندا براتن پێکەون ئەوە یەک یاخود لە ڕەچەڵەکی نەتەوەییدا براتن هاوزمانتن ئەوە دوو یاخود لە مرۆڤایەتیدا براتن خوا سبحانه وتعالى هەموو مرۆڤایەتی وەکو خێزانێک باس کردووە یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير سورة حجرات آياتي 13 خوا بانگی مرۆڤایەتی دەکات ئەی خەڵکینە ئێوەمان لە نێرومەیەک هێناوەتە دی دواییش جێڕاومانن بە چەند نەتەوەیەک و بە چەند هۆزێک تاکو پێک ئاشنا بن بەڕێزترتان لای خوا پارێزکارترتانە بە دڵنیایی خوا زانای شارەزایە کەواتە وەکو لە نامەیەکی عەلی کوڕی ئەبی تالیبدا خەلیفەی چوارەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوالی ڕازی بێ هاتووە کە بۆ یەکێ لە والیەکانی لە میسر دەینووسێ دەڵێ الناس إما أخ لك في الدين أو نظير لك في الخلق خەڵک یاخود لە دیندا براتە یا لە دروستکراندا وەکو تۆیە ئەویش هەر دروستکراوی خوایە و ئەویش بەندەی خوایە و مرۆڤە و ڕێز لێ گیراوە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە خوا دەفەرمی بە دڵنیایی ڕێزمان لە وەچەی ئادەم گرتووە لە هەموویان کەواتە یەکێکی دی لە خەسڵەتە بنەڕەتیەکانی مسلمان ئەگەر بێ مسلمانی ڕاست و ساغ بێ ئەوەی کە دڵسۆز بێ بۆ هەموو لایەک بە پەرۆش و بە تەنگەوە بێ بۆ هەموو لایەک بە مسلمان و نامسلمانەوە بە نێر و مێوە بە ورد و درشتەوە لێرەدا پرسیارێک دەکرێت باشە ئەگەر مسلمان بۆ هەموو لایەک دڵسۆز بێ بە خەمەوە بێ بە تەنگەوە بێ ئەدی مەسەلەی دۆستایەتی لەبەرخوا و دژمنایەتی لەبەرخوا ئەوە دەچێتە کوێ الموالاة في الله والمعاداة في الله کە ئەوەش یەکی دیکەیە لەو صفەت و خەسڵەتانەی مسلمان دەبێت لە خۆیدا بهێنێتە دی کە لەبەرخوا خەڵکی خۆش بوێ و لەبەرخواش ڕقی لیان بێ لەبەرخوا خەڵکی باشی خۆش بوێ لەبەرخوا ڕقی لە خەڵکی خراپ بێ و دووریان لێ بکە وەڵامەکەی ئەوەیە لە هەڵس و کەوتدا مسلمان دەبێت دڵسۆز بێ بۆ هەموو لایەک بە خەم و بە پەرۆشەوە بێ بۆ هەموو لایەک بەبێ جیاوازی بەڵام دوایی کە لێک جیا دەبنەوە گومانی تێدا نییە کە مسلمان دۆستایەتی و خۆشویستن و بە تەنگەوە بوونی بۆ ئەهلی ئیمانە و ئەوانی دیکە کە سەنگەر لە دژی ئیسلام مسلمانان دەگرن دژایەتی دەکەن لە حاڵێکی وادا وەکو ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام بە خەڵکەکەی خۆی فەرموو ئینەنی بەڕاء مما تعبودون من بەریم لەوەی کە ئێوە دەیپەرستن هەروەها خوار سبحانه وتعالى سورة الممتحنة هذا فرمي لقد كان لكم في إبراهيم والذين معه أسوة حسنة إذ قالوا لقومهم إنا براء منكم ومما تعبدون من دون الله كفرنا بكم وبدأ بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده وهذا فرمي بدل نهائي لإبراهيم عليه الصلاة والسلام خليل الله ولوانەی کە لەگەڵی دابوون بۆ ئێوە سەرمەشقەیەکی باشەیە کاتێک بە خەڵکەکەی خۆیان گوت ئێمە لە ئێوە دوورین دووریتان لێ دەگرین و لەوەی کە لە جیاتی خوا دەیپەرستن و دوژمنایەتی و ڕق لە بینماندا پەیدا بووە بۆ هەتایە هەتا تەنیا ئیمان بەخوا دێنن کەواتە لێرەدایە کە دڵسۆزی نواندن لە بواری هەڵس و کەوتدا بەڵام لە کاتێک کە حاڵەکەت دەگۆڕێ بۆ سەنگەر لێگرتن گومانی تێدانێ کەس لە شەڕ شەکری نەبەخشیوەتەوە و لە حاڵێکی وادا دەبێ مسلمان ڕق و دژمنایەتی و دووری هەبێ بۆ کەسانێک کە لە بەرامبەر
ئیسلام چوونە سەنگەرەوە و دژایەتی دەکەن و بربەرەکانی دەکەن. خوا بە لوتف و کەڕەمی خۆی وامان لێ بکات کە دڵسۆز بین بۆ هەموو لایەک بە تەنگەوە بین، بە پەرۆش بین، بە خەمەوە بین و پێمان وانە بێت کە ئەوە ئەگەر بە تەنگ غەیرە موسڵمانانی شەوە بین ئەوە پێچەوانی دینەکەمانە، بەڵکو هەموو پێغەمبەران وا بوون عەلەیهیمو السەڵات وەسەلام وەکو باسمان کرد. ئەوە تا نوح و هود و صالیح و شوعەیب بە خەڵکەکەی خۆیان کە بێبڕوا بوون دەڵێن ئینی لەکم ناصح ئەمین ئوریدو ئەن ئەنصح لەکم، من بۆ ئێوە دڵسۆزم، دڵسۆزی دەنوێنم. لێرە کۆتایی بە ئەم ئاڵقەیە دێنین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.